سڵاو قوتابیانی خۆشەویست، من مامۆستا سەرباز میراودەلی مامۆستای بابەتی فیزیا لە وەرزی یەکەم بابەتەکان ڕوون دەکەینەوە لە پۆلی دەیەمی زانستی. بەشی دووەم باز دەکەین، ئەویش پێی دەوترێت هێزی بەرگەگرتنی تەنە ڕەقەکان. لە هێزی بەرگەگرتنی تەنە ڕەقەکاندا لە دوو بەند پێک دێت، واتە بەشی دووەم لە دوو بەند پێک دێت. بەندی دوو یەک پێی دەکرێت دۆخەکانی مادە و کە پێشتر خوێندومانە و لەگەڵ هێزی نێوان گەردەکانی. دۆخەکانی مادە هەمومان دەزانین دۆخەکانی مادە چییە؟ ڕاق، شل، گاز. ئەمە ئەو سێ دۆخەمان خوێندووە کەواتە دۆخ، بەڵام دۆخێکی دیکەش دێت، ئەویشیان پێی دەگوترێت دۆخی چوارەمی مادە، پێی دەگوترێت دۆخی پلازما. کەواتە ئەگەر گوتی دۆخەکانی مادە بژمێرە، دەڵێ دۆخی ڕەقی، دۆخی شلی، دۆخی گازی لەگەڵ دۆخی چوارەی مادە کە پێی دەگوترێت دۆخی پلازما. پلازما. جا ئێستا باسی دۆخی پلازماش دەکەین. ئەگەر پێناسێکی دۆخ بکەین، دەڵێ ئەو بارەیە، واتە ئەو بارەیە کە مادە تێیدایە، ئەو بارەیە کە مادە لە دۆخی ڕەقی یان شلی، یان دۆخی شلیە، یان دۆخی گازی یان دۆخی پلازمایە. ئەوە پێناسەی دۆخ. دۆخ ئەو بارەیە کە مادە تێیدا لە دۆخی ڕەقی یاخود شلی یاخود گازی یاخود پلازمایە. ئەوە پێناسەی دۆخ بوو. ئەمە دۆخەکانی مادەمان خوێندووە ڕەقی و شلی و گازی، بەڵام ئەوەی کەماوە بخوێنین پلازمایە. دۆخی پلازمە بزانین چ دۆخێکە؟ دۆخی پلازما. پلازما بریتیە لە دۆخی چوارەمی مادە، بریتیە لە دۆخی چوارەمی مادە کە لە پلە گەرمیە زۆر بەرزەکاندا دەستەبەر دەبێت. دۆخی چوارەمی مادەیە، دەتوانێت ئەوە پێناسەکەی بکەیت کە لە پلە گەرمیە زۆر بەرزەکاندا دەستە بەردەبێت، واتە بەدەست دێت یاخود پەیدا دەبێت، فەرقی نییە، یەک شتە، پەیدا دەبێت. لەوانەیە مامۆسای بەڕێز پێناسەکەت بۆ بێنیتەوە، لەوانەیە بۆت بێنیتەوە ئایا کام دۆخەی مادەیەکەوە لە پلە گەرمیە زۆر بەرزەکاندا دەستە بەردەبێت، یاخود پێت دەڵێت ئایا دۆخی پلازما لە چ کاتێک بەدەست دێت یاخود لە چ کاتێک پەیدا دەبێت. ئەتو دەڵێ لە پلە گەرمیە زۆر بەرزەکاندا. زانایان وای بۆ دەچن کەوا لە سەدانەوەتی گەردوون پێک بێت لە دۆخی پلازما، چونکە سەدانەوەتی گەردوون پێک دێت لە ئەستێرەکانیش کە پلەی گەرمیان زۆر بەرزە، پلەی گەرمی زۆر بەرزیش چ پەیدا دەکە؟ دۆخی پلازما. کەواتە زاناکان وای بۆ دەچن یاخود وا دادەنێن، فەرقی نییە، کە لە سەدانەوەتی گەردوون دۆخی پلازمایە. دۆخی چییە؟ دۆخی پلازمایە. تەواو، دۆخی پلازمایە. ئەوە دەڵێ زاناکان وای بۆ دەچن کە سەدانەوەتی گەردوون دۆخی پلازمایە. لەوانەیە لە پەیوەندی، یعنی چەند پرسیارێکی لێ بکات لە نێوان ڕەقی و شلی و گازی، بڵێ ئایا تەنۆلکەکانی کام لەم دۆخانەی مادە زۆر لە یەکترەوە نزیکن؟ دۆخی ڕەقی. دەتوانم بڵێم دۆخی ڕەقی تەنۆلکەکانی زۆر لە یەکترەوە نزیکن. تەماشاکە، تەنۆلکەکانی مادەی ڕاق تەنۆلکەکان زۆر لە یەکترەوە نزیکن، بۆیە پەستاوتنیان گرانە، سەختە.
بۆیە پەستاوتنیان بۆیە سەختە. چۆنە؟ سەختە. ئیشلەش تقریبان تەنۆرکەکانی لە یەکترەوە نزیکن بەڵام ڕقی زیاتر لە یەکتر نزیکن. چۆن پەستاوتنیان زەحمەتە؟ ئێستا بۆ نمونە ئەو قەڵەمە مادەیەکی ڕقە، ئێستا ئاوە هەر بزەختی بکەینە سەر بیپەستێوین، پەستاوتنی زەحمەتە یاخود سەختە. بۆچی؟ لەبەرەوەی ئەوە ڕقە، تەنۆرکەکانی مادەی ڕقی زۆر لە یەکترەوە نزیکن، پەستاوتنیان زەحمەتە. واشلیش باماشیوە تۆزێک لە یەکتر نزیکن بەڵام دۆخی ڕقی زیاتر لە یەکترەوە نزیکن. بەڵام دۆخی گازی تەنۆرکەکانی لە یەکتر دوورن. دۆخی گازی تەنۆرکەکانی لە یەکترەوە دوورن، بۆیە پەستاوتنیان ئاسانە. پەستاوتنیان چۆنە؟ ئاسانە. دۆخی گازی پەستاوتنی ئاسانە، واتە ئاسانترە لە ڕق و شلی. بۆچی؟ ئێستا بۆ نمونە دەبدەبێکی بێنە مزڵدانێکی هەوای تێدا بە کەیف خۆت دەتوانی پەستانی بخەیە سەر بە ئاسانی، دەتوانی شێوەکەی بگۆڕی و بپەستێورێ. دووبارەی دەکەمەوە. دۆخی ڕقی پەستاوتن ئاسانە یان گرانە؟ گرانە، سەختە. بۆچی؟ لەبەرەوەی تەنۆرکەکانی لێک نزیکن. دۆخی گازی پەستاوتن ئایا ئاسانە یاخود گرانە؟ ئاسانە. بۆچی؟ تەنۆرکەکانی لە یەکترەوە دوورن. ئەوە دۆخی شلیش لە نێوان هەردووکیاندایە، باشە ئەویشان تۆز پەستاوتنی سەختە لەبەرەوەی ئەوانش لە یەکترەوە نزیکن، بەڵام ئیڕقی سەختترە چونکە زیاتر لە یەکترەوە نزیکن. ئەوجا ئەو پێناسانش دەبێت لەبەرکەی بارستەمۆڵی بەنای خۆڕادێرە بارستەمۆڵی بریتە لە بارستایی یەک مۆڵی هەرمادێک. بارستەمۆڵ هەردووکی تێدا لەوانێ مامۆستا بەڕێز بوت بێنیتەوە پێناسی ئەمانەی خوارەوە بکەیت لەوانە بارستەمۆڵی بێت. بارستەمۆڵی بریتە لە بارستایی لە ناوخۆی لە دیارە بریتە لە بارستایی یەک مۆڵیشی تێدا ئی هەر مادەیەک بە چ دەپێورێ؟ ئەمە پێشتر خوێنمان بارستایی بە کیلۆگرام دەپێورێ، مۆڵ ئینڤێرسیش دەگەڕێتەوە بۆ مۆڵیەکەی. دووبارە بارستەمۆڵی ئەگەر گوتی بە چ دەپێورێ؟ کیلۆگرام مۆڵ ئینڤێرس یاخود توانسا لە پێک. قەبارە مۆڵی دیسان وەکووی بریتە ئەو قەبارە بریتە لە قەبارەی یەک مۆڵی مۆڵیشی تێدا ئی هەر مادەیەک بە چ دەپێورێ؟ بۆ خۆ دەزانین قەبارە بە مەتر سێجا دەپێورێ، ئەوەتە مەتر سێجا مۆڵ ئینڤێرس، واتە مۆڵ ئینڤێرسەکە بۆ مۆڵی دەگەڕێتەوە. قەبارە بە چ دەپێورێ؟ مەتر سێجا مۆڵ ئینڤێرس، قەبارە مۆڵی. ئەوە یەکەی هەر یەکیان. نەگۆڕی ئاڤۆگادرۆمان هەیە پێویستە جەنابەت بیزانێت، ئەویشیان 6.02 جارە دەتوان 23 ئەوە دەبێ مامۆستا بەڕێز لە ئیمتیحان بۆت بینیتەوە دەبێ بداتێ لە ئیسابیەکان و ئەگەر نەشیدا پێویستە لەبەریکەی بەس خۆی لەبەرکردنیە چونکە ئەوەیان نەگۆڕە. جا پێش ئەوەی مادەم باسی نەگۆڕی ئاڤۆگادرۆمان کرد بە هەندێک یاسا بنووسین و پرسیارێکی لە نمونونەکەی پێشی کار بکەین. پێشتر وەرمانگرت سڕیمان وەرگرت هەندێک یاسا دەنووسین، هەندێک یاسا دەنووسین کەوای لە پرسیارێک نمونونێکی پێشی کار دەبێت بە جوانی گوێ بگرێت چونکە زۆر لە مامۆستا بەڕێزەکان گرنگی پێدەدەن. یاسای چڕیمان هەیە، چڕی دەکاتە بارستایی لەسەر قەبارە، بارستایی لەسەر قەبارە، ئەوە یاسای چڕی. بەڵام هەندێک جار بارستاییمان نییە و قەبارەمان نییە، شتێکی دیمان هەیە، چڕی دەکاتە بارستە مۆڵ، ئێمی کەپیتەڵ لەگەڵ ئێمی سمۆڵ واتە بارستە مۆڵ. بارستە مۆڵ لەسەر قەبارە مۆڵ، بارستە مۆڵ لەسەر قەبارە مۆڵ. ئەوەی لێکێک لە یاسایەکانی چڕیە، هەر یەکە چڕی بارستایی لەسەر قەبارەیە، ئەگەر مۆڵی لەگەڵ بوو بارستە مۆڵ لەگەڵ لەسەر قەبارە مۆڵ. یاسایەکی دیکەمان هەیە ئەویشیان ڤی بۆ نمونە ئەوە ڤی مۆڵیە، ئەو ڤیە بۆ چییە؟ ئەوە ڤی گەردیلەییە. ئەگەر ویستمان ڤی گەردیلەیی بدۆزینەوە دەبێتە ڤی مۆڵی قەبارە مۆڵی لەسەر نەگۆڕی ئاڤۆگادرۆ. ئەو نەگۆڕی ئاڤۆگادرۆیە ئەو پێویستیەمان پێبوو، پێویستە و یاسانە لەبەرکەی. ئەگەر ویستمان قەبارەی گەردیلەیەک بدۆزینەوە قەبارەی مۆڵیمان هەبوو، قەبارە مۆڵیەکە دابەشی نەگۆڕی ئاڤۆگادرۆ دەکەین. ئەو جارەی
یاسایەکمان پێشتر خوێنمان گوتمان قەبارە دەکاتە درێژی جاران پانی جاران بەرزی درێژی جاران پانی جاران بەرزی بەڵام ئەگەر هات و درێژی و پانی و بەرزی وەکو یەک بوو دەتوانی بڵێ ئێڵ توانی سێ واتە درێژی یەکیان پانی یەکی دی بەرزیش یەکی دیکە لەبەر ئەوەی یەکسانن دەتوانی ئەو یاسای بەکار بهێنی. دووبارە چڕی دەکاتە بارست ئەوە بۆ خۆت دەبێ بینوسی چڕی دەکاتە بارستایی ناوەکان گرنگە لەسەر قەبارە چڕی دەکاتە بارستە مۆڵی لەسەر قەبارە مۆڵی ئەوانە لەبەرکە ئەگەر هات و قەبارە مۆڵیمان هەبوو ویستمان قەبارەی گەردیلە بدۆزینەوە قەبارە بۆ گەردیلەیە پێویستە قەبارە مۆڵیەکە دابەشی نەگۆڕی ئاڤۆ گادرۆ بکەین ئەو پێویستمان دەبێت بۆ شیکارکردنی پرسیارەکان قەبارەش دەکاتە درێژی جاران پانەی جاران بەرزی بەڵام ئەگەر هەرسێکیان یەکسان بوون دەتوانێت بڵێ درێژی توانی سێ ئەوە ئەو یاسایانە بوو کە لە یەکێک لە نمونونەکان پێویستمان دەبێت کە ئێستا باسی دەکەین دوای باسی بۆن دەکەین باشترە یەکسەر لەگەڵ خۆی بە پرسیارە ئیسابیەکە شیکار بکەین. ئەوە ئێڵ واتە درێژی یاخود دووری فەرقی نییە ئاگاداری ئەو شتەی بە لە نمونونەکەی کتاب لاپەڕە 37 لە کتابەکەت نمونە دوی ئەلفەیە لە نمونە دوی ئەلف لە کتابەکات لە نمونە دوی ئەلف کتابەکات بابینوسین نمونە دوی ئەلف لاپەڕە 37 تکات لێ دەکەم بۆ ئەو نمونەیە ئەو یاسایانە هەمویان لەبەر بکە پێویستە لە بەریانکەی چ ئاسانیشە زۆرگران نییە نمونونەکە چ دەڵێت نمونونەکە مامۆستای بەڕێز زۆر جار ئەو نمونەی دێنیتەوە چونکە پرسیارێکی باشی ناو بەندی یەکەم لە بەشی دووەمە دەڵێت دووری نێوان دوو گەردیلە لە گەردیلەکانی مس هەژمار بکە دووری باسم کرد ئێڵ واتە دووری یان درێژی کەواتە داواکراو دووریە واتە ئێڵ یەکسانە بە چەند ئەو پرسیارەکە ئێڵی دەوێت ئێڵ یەکسانە بە چەند ئەگەر زانیت بارستە مۆڵی مس دەکاتە بارستە مۆڵ ئەوە نووسیومانە واتە چی بارستە مۆڵ یەکسانە بارستە مۆڵ چەند دەکات دەڵێت یەکسان بێت بە 0.064 گوتمان بە کیلۆگرام مۆڵ ئینڤێرس دەپێورێت مۆڵ ئینڤێرس ئەو جارەی دەڵێت وە چڕیەکەشی داوە بزانین چڕیەکەی چەندە دەڵێت چڕیەکەی یەکسانە چڕیەکەی بکاتە 8,000 کیلۆگرام دابەش مەتر سێجا ئەو یەکە لە چاتوە یەکەی چڕی دەکاتە یەکەی بارستایی کە کیلۆگرامە دابەشی یەکەی قەبارە کە مەتر سێجایە ئاگادار بە یەکەکەشی گرنگە وە لە پرسیارەکە دەڵێت وا دابنێ کە نەگۆڕی ئاڤۆگادرۆها داویەتی لێرە چونکە نەگۆڕە پێویستە مامۆستای بەڕێز بداتێ دەکاتە 6.02 جاران دەتوان 23 مۆڵ ئینڤێرس ئەوە ئەیشی داوە. ئێستا قوتابیانی بەڕێز خوێنکارانی خۆشەویست ئێستا لە پرسیاری بیرکاریدا ئەتوو دەبێت دراو داوەکراوی بنووسی وەکو من ئێستا لە دراو داوەکراو ئەمن پێویستیم بە چییە؟ ئێڵ واتە دووری نێوان دوو گەردیلەی مس ئێڵ ئایا لەو یاسایەنە کامە دووری تێدایە؟ ئەوەیان دووری تێدا کەواتە من ئەو یاسایە بەکاردێنم بەڵام ئایا ڤیم هەیە؟ نەخێر ڤیم نییە کاتە دەبێت ڤی بدۆزمەوە بەڵام ڤی چۆن دەدۆزمەوە دەڵێن ڤم دابەشی ئێم هەیە بەڵێ ڤم نییە کەواتە ڤم بەپێی ئەوە دەدۆزینەوە تەماشا درا و داوکراوی پرسیاریکە ڤمان نییە نەزانراوە ئێمی ئێممان هەیە زانراوە
چڕیشمان هەیە زانراوە کەواتە بەو یاسایە یەکێک لە یاسایەکان ئەوەیە بەو یاسایە دەتوانم VM بدۆزمەوە. VMم دۆزیەوە بە ئاسانی لێرەی دادەنێمەوە لەگەڵ NEAشم هەیە ئەوە Vشم دۆزیەوە. دوای Vەکە لەو هاوکێشە دادەنێم دەردەچێت. چۆن؟ یەکەم جار دووبارەی دەکەمەوە بارستە مۆڵم هەیە چڕیشم هەیە کەواتە دەتوانم VM بدۆزمەوە. چ یاساک بەکاردێنم تەماشا یاساکەی بکە. دەڵێ چڕی دەکاتە تەماشا دەڵێ چڕی دەکاتە بارستە مۆڵ بارستە مۆڵ لەسەر قەبارە مۆڵ. ئەمن دەمهەوێ قەبارە بدۆزمەوە ئەگەر دوو لا دوونێوانی کەی چی لێ دێت دەڵێ قەبارە مۆڵ باشە دەڵێ قەبارە مۆڵ دەکاتە بۆ خۆت لە دوو لا دوونێوان دەزانی ئەوە جێگەی خۆیان دەگۆڕنەوە دەکاتە بارستە مۆڵ دابەشی چڕی دەکاتە بارستە مۆڵ دابەشی چڕی. کاتێک دایدەنێیەوە بارستە مۆڵەکەمان چەندە 0.064 ئاگادار بە VM یەکسانە M واتە بارستە مۆڵ 0.064 دایدەنێمەوە 0.064 دابەشی چڕیەکەمان هەیە 8000 چڕیەکەمان هەیە 8000 ئەگەر ئەوە دابەشیکەی بە ئاسیبە بە ئاسانی دەتوانانی بۆ دەرچی 0.064 دابش 8000 ئەوە جاران دەتوان سالب 6 دەکات دەتوان سالب 6 با لە خوارە بینوسن بۆی ئەوە نەبێت دەڵێ VM یەکسانە 64 دابش 8 دەکاتە 8 جاران دەتوان سالب 6 دەکا قەبارە مۆڵ بە چ دەپێورێت گوتمان بە مەتر سێجا مۆڵ ئەنڤێرس مۆڵ ئەنڤێرس دەکاتە 8 جاران دەتوان سالب 6 ئەوە دابەشکە بۆ حاسبەی ئەگەر نەتزانی زۆر زۆر ئاسایە بژمێرت لایە ئەوە VMمان دۆزیەوە دووبارەی دەکەمەوە بارستە مۆڵمان هەیە چڕیمان هەیە دەتوانم VM بدۆزمەوە بەڵێ چونکە لە هاوکێشێک ئاساییە نەزانراوێک هەبێت دەتوانین بیدۆزیەوە ئەوە VMمان دۆزیەوە بەڵام ئایا ئەمە ئیشمان بە VM چییە؟ VMمان دەوێت بۆ ئەوەی V پێ بدۆزینەوە بە ئاسانی ئەوەی بەکاردێنین دوای V بەکاردێنی V دەکاتە چی؟ بە ئاسانی V دەکاتە ئەوە V بۆ گەردیلە گەردیلە V بۆ گەردیلە ئەوە جیاوازینەوان ئەو دوانە چیە؟ قەبارە بۆ مۆڵ قەبارە مۆڵی ئەوە چیە؟ قەبارە بۆ گەردیلە قەبارە بۆ گەردیلە دەکاتە قەبارە بۆ مۆڵی دابەشی نەگۆڕی ئاڤۆگادرۆ یەکسانە قەبارە بۆ مۆڵی چەندە 8 جاران دەتوان سالب 6 نەگۆڕی ئاڤۆگادرۆ چەندە 6.02 جاران دەتوان 23 قوتابیانی بەڕێز خوێندکارانی خۆشەویست پێویستە لە قوتابخانە بژمێرت پێبێت لە ماڵەوە بژمێر بەکاربێنی چونکە کێشەی قوتابی و خوێندکاری بەڕێز زۆر جار بژمێرە ئایا چۆن ئەمن ئەوەی بەکاردێنم ئەتوو هەر کاتێک لەسەرەوە ژمارەێک زیاتر دەبوو لێرە زیاترمان هەیە جارانی لە بینە دەتوانی کەوانەی دابنی دەتوانی کەوانەیەکی دابنی ئەوە کەوانەیەکماندانە دوایی لە خوارش لە ژمارەیەک زیاترە کەواتە ئەیشیان کەوانەی دادنم چۆن بەکاری دێنی یەکەم جار کەوانەی دەکەیەوە گوتمان 8 جاران دەتوان سالب 6 دەتوان سالب 6 کەوانەی قەپات دەکەی دابش کەوانەی دەکەیەوە 6.02 جاران دەتوان 23 دەتوان 23 کەوانەی قەپات دەکەی ژمارەکە بۆ دەردەچی 1.32 جاران دەتوان سالب 29 1.32 جاران دەتوان سالب 29 1.32 دوای 32یەکەی 8 جاران دەتوان سالب 9 دەتوان سالب 9 بە چ دەپێورێ مەتر سێجا بەڵام ئاگادار بە دوای دووەکەی 8 لە 5 و 5 زیاتر بێ دەتوانی ژمارەی بداتە پێش خۆی دەتوانم بڵێم 1.33 احتیاجی هەروەکو خۆشی بەکاری بێنی دەکاتە سالب 29 ئەو دەکاتە سالب 29 دەکات ئەو بە بژمێر بەو شێوەیە دەردەچێت ئەمن قەبارەم دۆزیەوە
بەڵام خۆداوای قەبارەی نەکردووە بۆ ئەوەی لێرەیدا بنێمەوە درێژی دەردەچی درێژی چۆن دەردەچی دەڵێ V دەکاتە L توان سێ V دەکاتە L توانی سێ ئایم دەمهوێ L بدۆزمەوە بەڵام توان سێی لەگەڵا چی لێ بکەم بە وەرگرتنی ڕەگی سێجا بۆ هەردوو لا ڕەگی سێجا بۆ هەردوو لا چونکە توان بەچ لە هاچی بۆ ڕەگی سێجا لە هاچی چی لێ دەکەی دەڵێ L دەکاتە ڕەگی سێجای V یان توانی سێ دەتوانی ئەوەش بڵێ توانی سێ بڕواتە ئەودی و دەبێتە ڕەگی سێجا توان چەند بوو بڕواتە ئەودی و دەبێتە ڕەگی توان ئەوەندا ئێستا توانی سێ ببە ئەودی و دەبێتە ڕەگی توانی سێ واتە ڕەگی سێجا ئەوە ڕەگی سێجای ئاگادار بە بۆ یەکسانیشە کە دایدەنێەوە دەکاتە ڕەگی سێجای ژمارەی ڤیەکەی دانێەوە 1.33 جاران دەتوان سالب 29 کە ڕەگی سێجا لێ دەدەی ژمارەکە بۆ دەردەچی 2.30 ئەو جاران دەتوان سالب دا 2.37 جاران دەتوان سالب دا ئەو بەس دەپێورێت بە مەتر ئەوە دووری ئەوە دووریشمان دۆزیەوە دەتوانی بەو شێوەیە بەکاری بێنی بەڵام گرنگە کەچیا ئەو یاسانت لەبەر بێ بەو یاسای قەبارە مۆڵمان دۆزیەوە قەبارە مۆڵمان هەبوو لەگەڵ نەگۆڕی ئاڤۆگادرۆ قەبارەی گەردی لەمان دۆزیەوە قەبارەی گەردی لەمان هەبوو توانیمان درێژی بدۆزینەوە ئەوە یەکێک لە پرسیارە باشەکان کە مامۆستایانی بەڕێز تۆزە کەیفیان پێدێ بۆ ئەوەی بهێننەوە ئەو جارەی باسی جۆرەکانی بۆن دەکەین ئەوە تەواو بوو جۆرەکانی بۆن پێناسەکەی چێ هێزێکە دەبێتە هۆی کێشکردنی گەردیلەکانی مادەیەک بەهۆی کارتێکردن و ئاڵوگۆڕی نێوان بارگە پۆزەتیفەکان و بارگە نێگەتیفەکان پێویستە ئەوەی بزانێ و پێناسەی وە جۆرەکانی بۆندمان هەیە کە مامۆستایانی بەڕێز پێیان باشە بیزانی جۆرەکانی بۆند یەکەمیان بۆندی هاوبەش پێویستە بە جوانی بیزانی بۆندی هاوبەش دووەمیان بۆندی ئایۆنی سێیەمیان بۆندی کانزایی سێ جۆرە بۆندت هەیە پێویستە بیانزانی بۆندی هاوبەش بۆندی ئایۆنی بۆندی کانزایی لەوانەیە پێت بڵێت جۆرەکانی بۆند یاخود چەشنەکانی بۆند بژمێرە ئاتوش بەو شێوەیە دەیژمێری ئایا کامیان لە هەمویان بەهێزترا لەوانەیە بڵێت کام لەم بۆندانەی خوارەوە لە هەمویان بەهێزترا بۆندی هاوبەش بۆندی ئایۆنیان بۆندی کانزایی ئەتو هەڵی دەبژێری دەڵێ بۆندی ئایۆنی لە هەمویان چییە بەهێزترە ئەگەر گوتی بۆچی بەهێزترا چونکە وزەی بۆندی ئایۆنی زیاترە جۆرەکانی بۆند چیە بۆندی هاوبەش بۆندی ئایۆنی بۆندی کانزایی ئەگەر گوتی کامە لە هەمویان بەهێزترا ئەتو دەڵێ بۆندی ئایۆنی لە هەمویان بەهێزترا ئەگەر گوتی بۆچی بەهێزترا ئەتو دەڵێ چونکە وزەی یان زیاترە ئێستا پێناسەی هەریەکەشیان بۆ دەنووسم بە تێگەشتنەوە جۆرەکانی بۆنمان باس کرد بۆندی ئایۆنی بۆندی هاوبەش و لەگەڵ بۆندی کانزایی ئەگەر پێناسەکان بکەین بۆندی ئایۆنی ئەو بۆندەیە کەوا لە نێوان دوو گەردی لە پەیدا دەبێت نمونەی هێناوەتەوە کلۆریدی سۆدیۆم کلۆر لەگەڵ سۆدیۆم کلۆر واتە CL کلۆر واتە CL لەگەڵ سۆدیۆم واتە Na سۆدیۆم و لەگەڵ ئەوەکەی دی کلۆرە ئەوەکەی دی چییە کلۆرە وەکو لە وێنەکەشدا ڕوون کراوەتەوە ئەوەیان ئایۆنی سۆدیۆمە ئەها سۆرەکان بۆ ئەوەی لێکی جیاکەیەوە ئەوانە ئایۆنی چنە سۆدیۆمن ئەدی شینەکان ئایۆنی کلۆرن سۆدیۆم ئاگادار بە لە بەرگی دەرەوەی ئەها چونکە بەرگە هەموو گەردیلەیەک بەرگە گەردیلەی سۆدیۆم لە بەرگی دەرەوەی یەک
یەک ئەلکترۆنی زیادی هەیە یەک ئەلکترۆنی زیادی هەیە بەڵام کلۆر لە بەرگی دەرەوەی بۆ پڕبوونی بەرگی دەرەوەی بۆ پڕبوونی بەرگی دەرەوە پێویستی بە تەنها یەک ئەلکترۆن هەیە. تەماشاکە دووبارەی دەکەمەوە سۆدیۆم لە بەرگی دەرەوەی یەک ئەلکترۆنی زیادی هەیە بەڵام کلۆر بۆ پڕبوونی بەرگی دەرەوەی حوت ئەلکترۆنی هەیە بۆ خۆی بەهشتی پڕ دەبێت بەرگی دەرەوە ئاگادار بە چەندی پڕ دەبێت بەهشتی پڕ دەبێت حوتی هەیە بۆ پڕبوونی بەرگی دەرەوە پێویستی بە چەند هەیە یەک ئەلکترۆن بۆی ببێتە هەشت پڕ بێت کەواتە جەنابی سۆدیۆم ئەو ئەلکترۆنە زیادەی دەداتە کلۆر کەواتە یەک ئەلکترۆنی زیادی هەیە و دەیداتە گەردیلەی دەیداتە کلۆر بۆیە سۆدیۆم دەبێتە ئایۆنی پۆزەتیف ئایۆنی چی پۆزەتیف دووبارە سۆدیۆم ئەلکترۆنی زیادەکەی دەداتە کلۆر بۆیە سۆدیۆم دەبێتە ئایۆنی پۆزەتیف بۆ پڕبوونی بەرگی دەرەوەی پێویستی بە یەک ئەلکترۆن هەیە ئەو ئەلکترۆنەی لە چێ وەرگرت لە سۆدیۆمی وەرگرت بۆیە کلۆر وەریگرتووە قەرزدار دەبێت وەریگرتووە کە قەرزدار دەبێت بۆیە کلۆر دەبێتە ئایۆنی نێگەتیف نێگەتیڤ ئەگەر هاتوو پێناسەکەشت بواتەوە دەتوانانی بەو شێوەیە ڕوونی کێەوە بووی لە نێوان کلۆر و سۆدیۆم بۆندی هاوبەش چییە ئەو بۆندەیە لە نێوان دوو گەردیلە پەیدا دەبێت باشە کە هاوبەشی دەکەن چۆن هاوبەشی دەکەن باسمان کرد گوتمان چی گوتمان ئێستا ئەوەیان 1 2 3 4 پێویستی بە چەند گەردیلە هەیە بۆ ئەوەی پڕ بێت ئەوەی دەرەوە ئێستا ئەوە ئۆکسجینە ئەوە چییە ئۆکسجین ئەوەشیان هەر ئۆکسجینە ئۆکسجین بەڵام ئۆکسجین لە بەرگی دەرەوە 1 2 3 4 6 دانەی هەیە کەواتە لێرە 6 دانەی هەیە ئەوە یەکیان لێرە یەکشان لێرە بۆ نمونە ئەوەشان بە هەماشەیە ئۆکسجینە 6 دانەی هەیە بەڵام بۆ پڕبوونی پێویستی بە هەشتەیە ئەوە دەڵێت دوم دەیە بۆ ئەوەی پڕ ببینەوە نەخێرت دەڵێ ئەدی بۆچی ئەتو دووەکەمان نادەی بۆ ناچارن بۆندێکی پێک بێنن بۆندی هاوبەش دەڵێن وەرە هاوبەشی پێک بینین چۆن هاوبەشی پێک دێنن بەو شێوەیە بۆندەکە بەو شێوەیە لێک دەدرێت واتە بەرگی دەرەوەیان لێک دەدرێت ئەوە لێرە دووی ئەو لایەی لەگەڵ دووی ئەو لایەی هاوبەشی پێدەکەن هەردووکیان دەبێتە هەشت ئێستا 1 2 3 4 5 6 7 8 کەواتە ئەو پڕ بوو ئەو پێی دەگوترێت بۆندی هاوبەش بە هەمان شێوە 1 2 3 4 5 6 7 8 ئەویشیان پڕ بوو ئەو پێی دەگوترێت بۆندی هاوبەش لە نێوانیاندا هەیە لە نێوان دوو گەردیلەی ئۆکسجین چ جۆرە بۆندێک پێک دێت بۆندی هاوبەش بۆندی کانزایی لە کانزاکاندا گەردیلەکان ئەلکترۆنەکان دەگوێزرێنەوە بە سەربەسی چۆن ئێستاوە کانزایەکەیە بارگە موجەبەکان جێگیرن ئەلکترۆنەکان دەگوازرێنەوە بە سەربەستی ئەو تیشکە ڕەشانە واتە دەجوڵێن ئەها یەکیان ئاوە جوڵاوە یەکیان ئەوها یەکیان بۆ خوارێ واتە بە سەربەستی دەجوڵێن ئەو بۆندی کانزایەکان لە ناو کانزاکاندا بەمەش گەردیلەکان دەبنە ئایۆنی چی ئایۆنی پۆزەتیف پێویستەوە پێناسەی لەبەر بکەیت ئەوە شوێنەی هەر یەکەیانە ئەگەر لە ئیمتیحان بۆت هاتەوە جۆرەکانی بۆند بژمێرە بۆندی ئایۆنی بۆندی هاوبەش بۆندی کانزایی کام لە بۆندەکان بەهێزترینە بۆندی ئایۆنی چونکە وزەی بۆندی ئایۆنی لە بۆندەکانی تر زیاترە ئایا کلۆریدی سۆدیۆم چ جۆرە بۆندێکە کە لە نێوان کلۆر و سۆدیۆم پەیدا دەبێت بۆندی ئایۆنیە لە دوو گەردیلەی ئۆکسجین چ جۆرە بۆندێک پەیدا دەبێت بۆندی هاوبەشە ئەوەش بەو شێوەیە پێناسەکان دەبێت لە بەرکایی ئەوە هەر سێ جۆری بۆندەکان بوون
ئێستا جا لە ئیمتحان مامۆستای بەڕێسیان بە جیاوازی بۆ دێنیتەوە یان بە پێناسە بۆ دێنیتەوە پێناسەکانیش بۆ شێوەیە بکە تەواو دەبێت ئەوە هەر سێ جۆری بۆندەکە بوو. پێداچوونەوەی بەندی 2.1 ئەوەی لە پێداچوونەوەی بەشی دووەم ئەوەی تایبەت بە بەندی یەکەمە لە بەشی دووەم با باسکەین. یەکەم جار پێداچوونەوەی بەندی 2.1 لاپەڕە 38مان هەیە لاپەڕە 38 دووسێ پرسیاری باشی تدا ئایا گواستنەوەی لاپەڕە 38 ئایا گواستنەوەی مادەکان لە دۆخێکەوە بۆ دۆخێکی تر بەهۆی گۆڕینەوەی بارستایەکانی ڕوودەدات یان بەهۆی گۆڕینەوەی وزە. هەر کاتێک دۆخێک بۆ نمونە ڕەقیت هەیە بۆ شلی پێویستە وزەیەکی بدەیە وایە ئینجا دەگۆڕێت بۆ دۆخی شلی کەواتە گواستنەوەی مادەکان لە دۆخێکەوە بۆ دۆخێکی تر بەهۆی بۆ خۆی پێ دەڵێ بەهۆی گۆڕینەوەی بارستایی یاخود بارگەکانەوە یان وزەوە ڕوودات بەهۆی گۆڕانی وزە گۆڕانی لە جوڵە وزە دوو جۆری هەیە لە جوڵە وزە و ماتە وزەوە پەیدا دەبێت ئاگادار بە ئایا لە دۆخێک بۆ دۆخێکی تر بەهۆی کام نەمانەی خوارەوە دەگۆڕێت بەهۆی گۆڕینی جوڵە وزە و ماتە وزەوە ئەی بی بەهۆی گۆڕینی بارستایەکانیانەوە یان بەهۆی گۆڕینی بارگەکانیان ئەتوو بەهۆی گۆڕینی جوڵە وزە و ماتە وزەوە هەڵدەبژێری. لێک دوورکردنەوەی گەردی لە زۆر باشە دوو گەردی لە لێکتر نزیک ببنەوە بۆچی هۆکاریان چیە لێک دوور دەبنەوە؟ ئەمە پێشتر خوێندومانە نووسی خوێندومانە باسمان کردووە هەر کاتێک بۆ نمونە ئەلکترۆن و ئەلکترۆن بوو لە یەکتر دوور دەکەنەوە ئەدی موجەبوو ئەویشان لێک دوور دەکەونەوە. ئایا بەهۆی چێ و دوو گەردی لە یەکتر دوور دەکەونەوە؟ بەهۆی بارگەی لێکچووە بارگەی لێکچوو. ئەوە پرسیاری دووەمیان. پرسیاری چوارەمیشیان باشە. پرسیاری چوارەم دەڵێ بارستەمۆڵێکی سۆدیۆم بریتیە واتە بارستەمۆڵ واتە ئێمی ئێم ئاگادار بە 22.98 گرامی داوە و ئایا قەبارە مۆڵیەکەی چەندە واتە VM چەندە؟ دەڵێ ئەگەر هات و چڕیەکەی واتە چڕی یەکسان بێ 9.71 گرام لەسەر سانتیمەتر سێجە. ئەگەر پرسیارەکەی شیکارکەین پێشتر یاسایەکەمان وەرگرت چی یاسایەک لە بینی ئەوانە هەیە؟ دەڵێ چڕی وەڵام دەڵێ چڕی دەکاتە بارستە مۆڵ لەسەر قەبارە مۆڵ. داوای قەبارە مۆڵی کردووە کەواتە قەبارە مۆڵ دەکاتە بارستە مۆڵ لە جێگەی خۆی چڕی دەڕواتە ژێرەوە واتە بەد جێگەی خۆیان گۆڕیەوە. VM دەکاتە بارستە مۆڵەکەمان چەندە؟ 22.98 ئەویشیان چڕیەکەمان چەندە؟ 9.71 بە حاسیبەی لێکی دەدەیەوە بەڵام ئاگادار بە بەکاری بێنە 2.98 دابش 9.71 لە ئەنجامدا دەکاتە 2.36 یاخود 2.4 دەکاتە 2.36 یان 2.4 قەبارە بە چ دەپێورێت بە سانتیمەتر سێجە سانتیمەتر سێجە بۆ سانتیمەتر سێجە ئاگادار بە ئەها گڕام لەگەڵ گڕام پێکەوە نامێنی چ دەمێنیتەوە سانتیمەتر سێجە ئەوە یەکەی بچووکی قەبارەیە. ئەو جارەی بین هەندێک شت لە پێداچنەوەی بەشەکە باسکەین کە باسیشمان کرد پێشتر بەس هەر باسکەین. پێداچنەوەی بەشی دوو لاپەڕە 46 بکەوە. یەکەم دەڵێ هەر سێ دۆخەکەی مادەڕێک بخە بە پێی چڕیەکانیان گازی شلی ڕەقی کەواتە گازی ئەها دۆخەکانی مادە گازی شلی ڕەقی ئەوە پێویستە تەسەسول بن دەڵێ ڕێکیان بخە گازی شلی ڕەقی. لە کام دۆخی مادەدا گەردەکان بە شێوەیەکی زۆر ڕێک دابەش بوون بە پتەوی دابەش بوون بۆ خۆت دەزانی لە دۆخی ڕەقیدا. پرسیاری سێم ئەگەر بڕێکی زۆر گەرمی بدرێتە شلێک باشە شلێک کاتێک زۆر گەرم بکەی چی لێ دێت؟ شلە گەرمکەی ئاوێک گەرمکە چی لێ دێت؟ دەگۆڕێت بۆ دۆخی گازی
دەگۆڕێت بۆچی بۆ دۆخی گازی. ئایا ئەو دۆخی گازەیە بۆ نمونە هاسەری کتریەک بێنە پێشچاوی خۆت کاتێک گەرمی دەکەی ئاوەکە بوو بە هەڵمەکە لەسەری سار دەبێتەوە سەر دەبێتەوە بواتە پلەی گەرمیدا دەبەزی دەبێتەوە چی ها دەبێتەوە ئاو کەواتە دەڵێ ئەدی ئەگەر گەرمی لێوەربگیرێتەوە گازەکە هەڵمەکە دیسان دەگەڕێتەوە بۆ دۆخی شلی. دووبارە شلی پلەی گەرمی بەرزکەوە دەبێتە گازی ئەدی گازەکە پلەی گەرمیەکەی نزمکەوە دەبێتەوە شلی. پرسیاری چوارەم بۆچی بەشی هەرە زۆری گردون دۆخی پلازمایە چونکە پلازمان لە پلە گەرمیە بەرزەکان دەستەبەر دەبێت کە پێک دێت لە ئەلکترۆنێکی زۆر خێرا بە دەوری ناوکدا دەسوڕێتەوە و گردونیش بەشی هەرە زۆری دۆخی پلازمایە چونکە گردون ئەستێرەکان پلەی گەرمیان بەرزە گردونیش زۆربەی زۆری لە چ پێک دێت لە ئەستێرەکان پێک دێت بۆیە بەشی هەرە زۆری پلازمایە. پرسیاری چەندەم بوو چوارەم بوو چوارەم. پرسیاری پێنجەمم پێ باشە هەندێک مامۆستا تۆزە کەیفیان پێی دێت دەڵێ ئایا لە ئەنجامی دابەشکردنی بارستە مۆڵ بەسەر قەبارە مۆڵ چ شتێکت دەست دەکەوی ئایا چ شتێک یەکسانە بەوە یعنی ئێرەی دەوێت بۆ خۆت دەزانیت چ دەکاتە بارستە مۆڵ لەسەر قەبارە مۆڵ چڕی وایە کەواتە چڕی دێنە ئێرە. پرسیاری شەشەم ئایا بۆی هەیە مادەیەک لە شێوەی تێکەڵی دوو دۆخ یاخود سێ دۆخ دابێت بەڵێ سەهۆڵ ئێستا سەهۆڵ دۆخی چێ سەهۆڵ دۆخی ڕەقە لەوانەیە لە هەمان کاتدا کە دەتوێتەوە هەمان پلەی گەرمیان هەبێت واتە شل و ڕەق بێت لە کاتی بەهاڵمیش کاتێک ئاو دەبێتە هەڵم لەو ئاڵەتەشداها ئاو هەڵمە کەواتە دەکرێت لە دوو دۆخ دابێت یان سەهۆڵ و شل یان هەڵم و شل. پرسیاری حوتم بۆچی پەستاوتن لە دۆخی گازیدا ئاسانە بەڵام لە دۆخی ڕقی و شلیدا گرانترە باسمان کرد چونکە دۆخی گازی گەردیلەکە یاخود تەنۆرکەکانی زۆر لە یەکترەوە دوورن بۆیە پەستاوتنی چییە ئاسانترە. ئەو پرسیاری حوتم بوو. لە پرسیاری هەشتمدا بۆچی بۆندەکانی گەردیلەکانی هلیۆم و نیۆن لاوازن ئەها بۆ نمونە ئایلێکمان هەیە لەوانەیە تۆزێک پەیوەندیان لاواز بێ بۆچی چونکە هەریەکەیان سربەخۆنە بۆچی گەردیلەکانی هلیۆم و نیۆن لاوازن چونکە تەنۆلکەکە یاخود گەردیلەکانیان سربەخۆن چونکە گەردیلەکانیان چنە سەر بەخۆن. ئەوە پێداچنەوەی بەش بەندی یەکەم لە بەشی دووەم بوو دەرسێکی دی باسی بەندی دووەم دەکەین لە بەشی دووەم و کۆتایی بە بەشی دووەم دێت بە هیوای سوودبینێنێکی باش خواتان لەگەڵ.